ڕێژەی بێکاری لاوانی وڵاتی ئێران دووهێندەی لاوانی جیهانە. ڕێژەی بێکاری لە ئێراندا پاڵیوەیەک لەسەر چوارداوە. نزیکەی لە سەدا 70 خەڵکی ئێران تەمەنیان لەژێر 35 ساڵانە. ناوەندی سەرژمێری ئێران ڕێژەی بێکاری لاوانی لەسەرەوەی سەدا 28 ڕاگەیاندووە کە تەقریباً دووهێندەی بەهای مام ناوەندی بێکاریە لە ناو لاوانی دنیادا کە ئەو ڕێژەیە لە ئاستی دنیادا لە سەدا 12ە. بە پێی نوێترین راپۆرتی ناوەندی سەرژمێری ڕێژەی بێکاری لە هاوێنی ئەمساڵدا بە بەراورد لەگەڵ ساڵی پێشتر نزیکەی لە سەدا 2 زۆرتر بووە. دۆرناسانی ئەم بوارە دەڵێن ئەو بێکاریە دەگەڕێتەوە بۆ شێوەی بەڕێوەبەری دەسەڵات. ئێران بۆ کەمتر پیشاندانی ڕێژەی بێکاری لاوان لە ئاچاودێرانی کۆمەڵگەی نێودەوڵەتی دەستی کردووە بە فێڵێکی نوێ کە بریتیە لە بردنەسەری تێچووی تەمەنی بێکاری بە چاولێکردن لە ئابووری نەخۆشی ئێران و دۆخی قەیراناوی کە داوێنی ئەو وڵاتی گرتووەتەوە. ئەو هەڵوێستەی ڕژیم هیچ گۆڕانکاریەک لە ئاستڕاستیەکانی دیاردەی بێکاری لە وڵات و تێچووی زۆری کە بۆی دراوە ناکات لەبەر ئەوەی کە ئەو دوو بابەتە لێک جیانین و تەنانەت لێک گرێدراویشن. لە ئەم بارودۆخەدایە کە ناوەندی سەرژمێری ڕژیم بۆ لاولوسکردنی ڕوخساری بەرپراوانی بێکاری لە نێوخۆی ئێراندا دەست دەبات بۆ بردنەسەری پێوانی تەمەن بۆ هەڵسەنگاندنی تێچووی بێکاری و پاسدان بەسەر منداڵانی کاردا لە تەمەنی 10 بۆ 15 ساڵی کردووە. بە بەرپراوانبوونی ڕێژەی بێکاری مام ناوەندی توانای کڕینی خەڵکو لە هەمان کاتدا ڕووکاری خواستی گشتیش تووشی داکشان بووە. ئەوە تەنانەت کاریگەری خستۆتە سەر ئەو شوێنگەلەی کە پێداویستە سەرەتاییەکان و گرنگەکانیش بەرهەم دێنن یان بڵاویان دەکەنەوە و ڕێژەی فرۆشتنی دابەزاندون کە ئەوەش کاریگەریەکی نەرێنی دادەنێتە سەر تێچووی کاری ئەم بەرهەمهێنەرانە. بە هاتنەخواری خواستی گشتی بۆ کڕین بێکاریش بە شێوەیەکی لێکگرێدرا و پەرە دەستێنێت و دەکرێت بڵین کە بێکاری بێکاری دەهێنێت.